من حەزەکەم سەمیرە خان یەک دوو پرسیاری لێکم ئیجازە بە. سەمیرە خان جەنابەت حەزەکەی من چۆن تۆ هەڵسەنگێنم وەکو ئینسانێکی دروستکراوی بەندەی خوا یان وەکو ئینسانێکی سەربەخۆی ئازاد کە ڕێز و تەقدیرت بۆ هیچ پێودانگ و قیاس و ڕێسا و یاسایەکی دینی نییە بە هەردووکیان نا یەک شتم پێ بڵێ من ئینسانێکی دینی متوانی وەکو دین مناقەشەم کە ئینسانێکی عیلمی متوانی وەکو عیلم مناقەشەم کەی جەنابەت یەکیان هەڵبژێرە با مناقەشە پێ بکەم. باشە ئەگەر وەکو ئینسانێک بەندەی خوش بین خۆ بەندەی خوش ئازادە بەندەی خوا ڕاستە لە ڕووی قیامەوە ئێوە پابندین بە هەموو ئەو بەرنامەیەکی خوا بۆی داناوی. سەمیرە خان ئەڵێم بەندەیان بەندەنیت ئامادەیت ئەوەی خوا دایناوە کە توی ناسیوە وەکو دروستکراوێکی خۆی پەیڕۆ و پرۆگرام و کەتەلۆکە بۆ دانێ ڕازییان بە بێگومان باش دیکە ڕازی بۆ دانیشتوی لەرەنێ بۆچی تۆ هاتووی لەسەر تەوەری قسەکەی کە نەسی ئاەتی لەسەرە نسی حەدیسی لەسەرە ڕاستە با مناقەشی ئەو نەسە ئاەتێ بکەین کە تایە گومانە خاتە سەر ئەوەی کە فرەژنی کێشە لە کۆمەلگا دروستەکە ئێمە قسەمان لەسەر فرەژنی هەیە نییە لە قورئانە هەیە لە حەدیسە هەیە نییە گومانی لەسەرە هەیە نییە نا گومانی لەسەر مۆزوعێکی ترا قسەمان لەسەر ئەوەیە ئەی باش ئێمە بۆچی عەقڵمان بۆ دروست بۆچی درک ئەەکەین بۆ لە ژیانە ئەژین بۆ بیر ئەەکەینەوە ئەگەر هاتوو لە دانۆمان بۆشانە لە کۆتایی ئاەتەکەیە من تەفاسیلی ئاەتەکەت پێ ناڵم چونکە جەنابەت کەسێکی ئاینیت خۆشرە خۆت بێڵێیت چون لەوانەیە لە ڕووی ئاینیەوە وا پێویست بێ وا بەڵێ ببوورە لە کۆتاییە ئەڵێ وەلەن تعدیلوا بۆ ئەو گومانە لە ئاەتە هاتۆتە ناو ئاەتەکەەوە وەلەن تعدیلوا بۆ پیاو ناتوانێت بەرامبەر بە ئافرەتان خۆی گەورە لە ئاەتی فەرمیەتی لا تقربوا الصلاة ئەو چۆن جەنابی لێکەیتەوە فەرمی تخنی نوێژ مەکەون تۆش فەرمی ولا تعدیلوا يعني شو ولا تعدیلوا يعني عدالت مەکەن خوانی فەرمی عدالت مەکەن و ئاەتە لە قورئانی شاهر نییە لە کۆتاییە کە باسی فرەژنی ئەکا مثلا وثلاثا ورباعا باسی واکە ولن تعدلوا يعني کۆتایی بۆ هاتو ولن تعدلوا ولن تعدلوا لە کۆتاییە ئەڵێ ولن تعدلوا ولن تعدلوا بين النساء ولو حرصتم. سەمیرە خان زۆر بەخێر بی سەر چاوم زۆر خۆشحاڵ بووم بەناسینە بەڵام زۆر بەداخۆم زانیشی تازە پێ ئەم بیتەوە سەر کۆمەڵێک بەڵام ببوورە دکتۆر ئەوانەی شتێکی تازە نین نا بەداخۆ من هیچم نەوتە سەمیرە خان ئەگەر ماوە بین پێ بزانین ئەو لەسەر قسەکانی ئایزەکەی من ئەمی کە جەنابەت ئەفەرموویت جارێ ئەمە زەمێک ڕەت هەر ئاەتەکە بۆ خۆی وەڵامەکەی تایە ئەفەرمێت ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء ولو حرصتم بەدوایە فلا تميلوا كل الميل دڵتان مەیەن بە پاڵی دڵیەکی کیانە ئەوە ڕەدی ئەو بۆ کەسە تۆ باسی کرد ئەو پیاوەی کە نەعەدالەتیەکە ئەو پیاوەی کە دڵەیە بە پاڵ دڵی ئافرەتی کیانەوە ئیتر ئیهمالەکە ئاەتەکەی خوا ئیگرێتەوە لە قیامەتە لایەکی شەقە بدوای خۆیان بەکێشێکە ئەو وەڵامەکەی خۆت بوو من حەز مەگەر وەڵام بە حەز بێت هەر خۆ ئیستنباتی ئاەتەکە بکەی ئەوە لەسەر خوێن بێتەوە بتوانین ئەمڕۆ قسەی لەسەرکەی من ئەزانم کۆمەڵێ پیر یان کۆمەڵە خەڵکی پێش ئێمە استقلالی فرەژیان کردو بۆ مەرامی خۆیان زۆر بە خراپیش شراوەتەوە بەسەمانە هەتا ئەمڕۆژ ئێمە باجدین کابرا کچێکی هەبووە کچەکەی تازە پێگەیشتووە لەگەڵ ئەوە باش ژنبەژنێکیان پێ بکەین ژنبەژنێکیان پێ کردووە ئەم کچێکی گەنج ئەم کچێکی گەنجی دۆ دەستکەوتووە ئافرەتێکی 56 ساڵیان بۆ چی بۆکە 40 ساڵ لەگەڵ عمری کردووە ئێستا شەروانیە ئێستاش استقلال ناکرێت نا ئەمە چیزی عینی لەگەم ناکەی مەڵێ نمونەم لەبەردەسە چکە تۆ ئەگەر نمونە بۆم بێنیتەوە من نمونەی کابرا بووێنمەوە کە ژنەکەی هەبوو مناڵەکانی کوشت خۆشی نەکرد بە خاوەنی سەر بە حیزبێکی دەسەڵاتداریش بوو بۆ ئەوەی کە بتوانێت ژنی دووەم بێنێ پەنای بردە بەر کوشتنی هەمویان نێتوانی ژنەکەش بەسەر ژنەکەی بێنێت چوە قانون مەمنوع بوو چوە هەموو مناڵەکان و ژنەکەشی کرد دوای ئێساکەن لە سژن مەبەستم ئەوەیە نمونە بۆ من مێنەوە ئەگەر نمونەت هێنایە منیش نمونە بۆێنەوە بە ڕقم قسە بکە ئەگەر تو ئینسانێکی عیلمی بیت من ڕقمت پێڵێم جوێر برای خۆ بگرم من ڕقمت پێڵێم تۆش ڕقمم پێ بڵێ من متفقم لەگەڵ تا ئەوەی کە جەنابەت فەرمووت هەمووی ڕاستە بەڵام عەبدولواحید خراپەی کرد معنای ئیسلام نییە من هەڵام کرد معنای دین نییە زەواج لە ئیسلامە وەسیلەیە نەگەخایە حەزەکەم زۆر باش لەمە تێبگەی یعنی ئێمە بەسمان لە زەواجە حەلکردنی مشکلەیەکە بۆیە خوای گەورەکە کە مشکلەی زەواج عەرزەکات بە عام باسیەکات بەعام باسێکات بۆ ئوچکو ئەزانێ ئەمە کێشەی مستەمەعە ئەمە کێشەی کۆمەلگایە کێشەی تاکە شەخص و تاکە نەفەر نییە بۆیە من باسی تەرکیزم لەسەر لانی جنسی کرد چکە زانم تۆ تەرکیزی لەسەر من هەر لە هۆرمۆنەکەی باسی عەقڵم کرد باسی ماسوولکەم کرد باسی گەشەم کرد باسی میمۆریم کرد باسی ئەم شتانە کرد بەڵام جەنابەت دیارە بە چەمکێکەوە گیرسایتەوە و ئاگا لە بەشەکانی تر نەبوو چکە پێم وایە کە من قساکەم تۆ قسەم بۆ حازرەکەی وەڵام بۆ حازرەکەی گوڵەکەی من ئەمەی کە جەناب